پشتی دەرباسبوونا 5 مەهان لەسەر ڕاگەاندنا ناوەندا بریارێ لە داویەدا مەکتەبا سیاسیایەکیتی بە ئامادەبوونا هەموو ئەندامên مەکتەبا سیاسی و بسەرپەرشتییا کۆسرەت رەسول علی جگرێ یەکەمێ سکرتێرێ گشتی یەکیتی جڤیا و چەند بریاردان مەلا بەختیار بەرپرسێ دەستەیە کارگێری مەکتەبا سیاسی داخوێنێکێدا بۆ ڕاگەاندنا حیزبەخوا بەحساوەیەکی کرد و جڤینا مەکتەبا سیاسی ئەو تونبوونا دناوبەرا یەکیتیدا سست کرد دەربارەی نەخشەریایەکیتی بۆ دەرباسکردنا ڕەوشانهایە هەرێمێ مەلا بەختیار ئاماژە بۆ یەکێ کرد و پێنجشەممە داهاتی جارەکە دن مەکتەبا سیاسی بۆ گوتوبێژکردنا نەخشەریەکێ دجڤن و پێش بەسەندکردنێژی دکەوە بەردەستێ ئەنجومەنە ناوەند. مەکتەبا سیاسیا یەکیتی پشتی جڤینێ داخوێنیەک بەڵاف کرد و ئەو بریارانە زێلال کرد کۆ دجڤینێدا لەسەر ڕێکەتنە. بریار هاتیە داین بە شێوەر دەگەل حکوومەتێ گوهارتن دپشکا پۆستên حکوومەتێدا بێکردن و لە گۆری زانیاریên NRT ئەف خالایە پشتی گفتوگۆیە لەسەر گوهارتنên ڕێڤەبەریە ئاسایشێ دەبوو کۆ پێشتر بریارە گوهارتنا بەشێکێ جوان هاتبوو دان لێ پرزگرێک بدوخەوە ئانی و گوهارتن نەهاتن ئەنجامدان. هەفدەم لە هەفگوهارتنا ئۆرگانên ناوا یەکیتی و دانانا پۆستێ دنجی لە بەغدا و هەولێرێ هاتن پەسەندکردن. بریارژی هاتدان کۆ جڤینان دگەل پارتی و گۆڕان و ئالیێ دندا بەردەوام بکن و ئەو جڤیناژی بێگرینگ هاتن بنافکردن. لەمە دوا کۆبوونەوەکان بەردەوامە بن کۆبوونەوەی سەرکردایەتی بەردەوامە بی و بڕیار درە لەم کۆبوونەوە کە هەر بڕیارێک لەمە دوا لە کۆبوونەوە دەرەچێ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دەبی هەموو لایەک پابەندی بن و بەڕاستی ئەمە ئەمڕۆ مزجێنیەکی خۆش بوو یعنی بۆ خەڵکی یەکێتی بۆ خەڵکی کوردستان و بۆ بێئومێدیەکیش بوو بۆ ئەوانەی کە خەونی خراپیان بە یەکێتیەوە دەدیدیان گرەویان لەسەر باش پارچەبوونی یەکێتی دەکرد. جڤینا مەکتەبا سیاسیایەکیتی بەبێ ئامادەبوونا بەرهەم ساڵح جگرێ دوویەمێ سکرتێرێ گشتی بڕێڤەچوو هەروەها ژالیەکی دن و ئازاد جندیانی ئەندامێ مەکتەبا سیاسیایەکیتی کۆنامەیە دەژی کارکێشانە خوا ئاراستی جگرێن سکرتێرێ گشتی و مەکتەبا سیاسی کرد دەژی کارکێشانە خۆژی یەکیتی ڕاگەهاند و دجڤینێدا ئامادە نەبوو.